کردواتنی ئەڵێ دزی نێوخۆی زۆر خەتەرە، دزی نێوخۆی بە ئاماژەی پێ ناکرێت ناتوانین بکەین، بەڵام ئەگەر ئیدارەیەکی بە قووتمان هەبێ، ئەگەر ئیدارێکی نوێن من داهاتی ناخۆی لەوەی کە پێشبینیم هەیە دەیان ساڵە لە بواری هەموو حکوومەت و هەم بازرگانیشە کە ئیشم کردووە بەو شێوازە ئەیبینم کە بەڕاستی بەربەرەڵاییەک هەیە، بەربەرەڵایەکی بێ سیستەمیەک هەیە، ئەو بێ سیستەمیەیە وای کردووە کە بە حەقەت تیشک نەخرێتە سەری و دان پێ نەنرێکە ئایا چییە من بۆن منسری شتەکە گەورەتر بکەینەوە لە چوارچەوەی حزبی دەسەڵاتدارانە ئەو حزبانەی کە دەسەڵاتدارن تا ئێستا لیژنەیەکیان نییە کە پێی بڵێن ئەمە لیژنەی داهات و خەرجی با چی داهاتێکەیە ئەیبن بیبن چی پارەیەکەیە ئەیبن بیبن باوەڕ بکە ئەگەر تەواوی پارەکە تۆزێک بمێنێتەوە ئەو تۆزە بەشی تەواوی داهاوڵاتیانەکە بەڵام بە سیستەمێکی ئۆتۆماتیکی بە سیستەمێکی عەدالەتانە ئەگەر بکرێ دان لەسەری دابنرێت و بڵێن ئەمە بەو شێوەیە بەین بکرێت بچووکترین ئەڵێم کە قەرزی خانوبەرە درا پێمان وتم ئەو قەرزی خانوبەرەیە ئەگەر بکرێتە باڵەخانە و بکرێتە خانوو حکوومەت سەرپەرشتی بکە حکوومەت کە سەرپەرشتی کرد کۆمەڵە داهاتی تایبەتیە تۆ هەر قەرزەکە لە کابرا ئێستا خۆی قەرزاربار بووە موچەی پێ نادرێت قەرزەکەی خانوبەرە نادات و موچەی پێ نادرێت قەرزی دوکانداری پێ نادرێت و موچەی پێ نادرێت نەهامەتی ڕۆکاتە ماڵەکەی نا تۆ وەرە هەر بە ئیجار بی دەرێ بانگی 100,000 دیناری لێ وەربگرێ ئەو 100,000 دینارە ئێستا کابرا لە ئیجارەخانەکەی بۆ تەواو نەبووە فەرمووی ئێستا قەرزاری حکوومەت شەیانی لە سێ لەوە نەهامەتی ڕووی تێکردەوە بەڵام ئەگەر بەو سیستەمەی کە مندام ڕێژا ئەگەر خانیۆکمان بۆی بکردا بماوەتە تۆ تا ئیجاری حکوومەتی هەتایە بەڵام بە 100,000 ئێستا تەواوی کوردستان بەس بە عقاری ئەو پارەی دەیان ملیارە دینار درا بەس بۆ پارەیە ئەمە ئەمانەتوانی ئێستا بژێوی خۆمانمان پێ بۆ نڕێ پێویستمان بە خاڵە سنووریەکان نەبووە پێویستمان بە هیچ شوێنێکی تر نەبووە بەڵام ئەم ئیشانە وای کرد بێ سیستەمی بێ عەدالەتی بێ هەموو شتێ ڕوو بکات لێ کابرا پارەی پێ نییە مەجبورە بچێ دزی بکە پارەی پێ نییە بێ بچێ کۆمەڵە شتی خراپ بکە ئەگەر هاتی تۆ بە عەدالەتی کرد ئەگەر ئێستا خەڵک بیزانایە حکوومەت پارەی نییە دڵنیا بە خەڵقت ئامادە نەبوو قسە بە حکوومەت بکە دڵنیا بە خەڵک ئامادە نەبوو زەمی حکوومەت بکە زەمی حزب بکە ئەوت پارە نییە بەڵام ئێستا ئێمە دەیان شوێنە بینین دەیان سمینار و کۆبوونەوەی حزبی ئەبینین بە ملیارەها پارەی بۆ سەرفەکرێ کەچی سەیرەکەی لێولاوە 4 عایلەی داما و 4 عایلەی هینە پێویستی بە 500,000 دیناری مانگانەیە یا پێویستی بە 200,000 دیناری مانگانەیە بۆی خەرج ناکرێ ئەمەیە ناشەفافێت و نەعەدالەتی من ڕقمی زلم بۆ چییە دەونەوت ئەوە نەفرۆشا نازان فلان ئەوە نەفرۆشا فلان نەوڵە واللهی دوو کەسی عادلانە دوو کەسی عەدالەتانە لەو خاڵە سنوورانە دانێ بە سەرپەرشتی بکە ئەو داهاتانە بگەڕێتەوە من پێم وایە نە قەیران هەیە و نە هیچ شتێکەیە بەڵام عادلانە ئەم دوو حزبە یەکیان گردووە ڕاستیەکەی هەر فەقیرتیا چوە لەم بینەیە و ئیتر لەمی ببڕێت بیدات و ئەمە هیچ ئینێ ناکە ئەو 121 لەمێ ببڕێت دووبارە هەیدات و ئەو کەسانەی کەوا موچەکانیانی بڕیە خۆ موچەی کەسێکی فەقیر نابڕێت ئەگەر دوو موچە وەربگرێت و یەکێکیان ببڕێت بەڵام موچەی ئەو کەسانە دەبڕێت کە پایە بەرزن و لەناو حکوومەتە دەزانێت لەسەرەوە موچەکەیان بڕاوە لە خوار و لە 121 هەم ئەگەڕێتەوە بۆ گیرفانی ئەوان گەندەڵی هەیە ئەوە یەکبوونی ئەوەی شەیە زیاتر نازانرێت کە یعنی بەڕاستیە مینە بە ئەم حکومڕانیە بەڕێوە ببرێت چەند کەسانێگەیە قۆڕیان ئیشەکەیان کردووە و ناتوانێت جوانی بەڕێوە بەرن پێویستە کەسی شارەزای بێتە بواری ئیشکردنەکەەوە کە بتوانن چۆنێتی وڵات بەڕێوە بەرن و چۆنێتی ئیشەکان بەڕێکان پێشبینی وەکو خۆم کە چەند سەفەرێکی دەرەوەی وڵاتم کردەوە وەکو وڵاتی سین ئێستا هەرێمی کوردستان پێچێ دەور 200 کەسێک بەڕێوەی ببات خەڵکەکەی ئاوهایە بەڵام پێشبینی یەکەم بۆ 5 ساڵی تر ئەوە من لە کەناڵی ڕۆژنیوز و قسەت ئەم قسەیە ئەەکەم بۆ 5 ساڵێکی تر هەموو کورسان بەدەستی 100 نەفەرەوە ئەڕواتە ڕێوە هەرە زۆری 100 نەفەرەکە نیوەی زیادی کەسانی حکومی ئێواتە ڕێوە ئەو نیوەگەیتری بازرگانی باتە ڕێوە بەڵام ئەو باقی هەر هەمووی وەکو دوو لە ڕێوە وەکو گێل سیر ئەکرێن وەکو گێل هەموو کەس ئەبێتە یعنی عەبدی یەکتر بەتەکید ئەگەر هۆکارێک بێت کەسێک بێت یعنی بتوانێت سیستەمی کوردستان بە جوانی بەڕێوە بات زۆر ژیانێکی خۆش ئەبرێتە سەر بەڕاستی هەرێمی کوردستان داهاتێک لە هەرێمی کوردستان هەیە لە هیچ وڵاتێکە نەبووە و نەهەیش